ئەو کاتت باش زۆر بەخێربێی بۆوانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم دەچینە لاپەڕە ژمارە 12 لەوانەکانی ڕابردوو باسی پێداچوونەوەی خێرامان کرد بەیەکەوە پاشان تۆزەچیش باسی هێڵی ژمارەکانم کرد ئێستا دەچینە لای فێربە لێرە بزانین فێربە چ فێربین فێربە ئەو فێربەیە ژێر فێربەی چ نووسرایە ڕێڕەوی ڕووبار درێژی ڕووباری دیجلە 1780 کیلۆمەترە و درێژی ڕووباری فورات 2900 کیلۆمەترە کام لەم دوو ڕووبارە درێژترە دوو ڕووبار هەیە دیجلە و فورات کامەیان درێژترە بێگومان زۆر کەس یەکسەر جێبیستی ئەو دوو ژمارەی دەبی دەزانی کامیان درێژترە بەڵام ڕێگایەکیش هەیە پێ دەڵێن ڕێگای هێڵی ژمارەکان وەک دەبینن ئەو هێڵە ڕەشەکە دروستکرایە ئەوە هێڵی ژمارەکانە هەتا ژمارە لە لای دەستە ڕاستبی گەورەترە هەتا لە لای دەستە چەپبی بچووکترە هەتا ئاوا بڕوە ژمارە گەورەتر دەبی بەڵام کە ئاوا چوە لە ئەو لایە بچووک دەبتەوە کچکە دەبتەوە ئەوەش دەزانین ئێستا ئەگەر تەماشاکەین لێرە لەسەر ئەو هێڵە هەندێک ژمارە دانرایە 1700 2000 2200 2400 2700 2900 ئەمەش دوو ژمارەمان هەیە بە خۆمان ئێمە یەکەم ژمارەمان 1780 دووەمیشمان ئەوەیە بە 1780 کە بزانین جێی لە چێندەرە بێگومان 1780 کە تۆزێک زیاترە لە 1700 جێیان ئالێرە دانایە زۆر نزیکی 1700 لە پاش 1700 2900کەش هەر ئەوەتە جێی لێرەیە لە تەنشت لە هەر زۆر نزیکی لای ڕاستە ئەو ژمارانە دیش دەکەونە مابینی ئەو دوو ژمارەی لێرەوە دەردەکەوی نووسرایە چ نووسرایە 1780 دەکەوێتە لای چەپی 2019 و لای چەپیش هەمیشە ژمارەکە بچووکە گچکەیە 1780 کەواتە بچووکترش ئەو هێمایدا دەنێن یان دەتوانی بڵێ 2900 گەورەترە لە 1780 ئەو هێمایدانەی چونکە ژمارە گەورەکە یەکەم جار نووسیتت لە دەستی ڕاست ئەو دوو جۆرە نووسینە هەیە بەڵام ئەمن بەڕای من دانانی ئەو ژمارانە لێرە تۆزەک ئەوها ئاسان نییە هەندێکیان مەودایەکەیان زۆرە هەندێکیان کەمە 1700 هەتا 2000 مەودایەکەی زۆرە 2000 هەتا کەمە ڕەنگە خوێندکار زۆر بە ئاسانی تێنەگا لەبەرەوەی ئەمن هێڵی ژمارەکانم دروست کرد لە لایەش کە تەماشایەکی دەکەین بزانین ئەو چۆنە ئەوە هێڵی ژمارەکان گوتمان هەتا بچێ لای دەستی ڕاست ژمارەکە گەورەتر دەبی هەتا بچێ لای دەستی چەپی ژمارەکەت بچووکتر دەبیتەوە ئەوە ئەگەر تەمەشاکەن ئەمن ئەو ژمارانەی لێرە دامنان مەودایەکە یان ماوەکەی وەک یەکە لەوێن دەرێش ماوەکە وەک یەک بوو بەڵام ژمارەکانی لە خوارێ لە ژێرەوە دانرابوون وەک یەک نەبوون هەندێک جار زۆر زیاد دەبوون هەندێک جاریش کەمتر ئەو هێڵە پرتوقاڵی یان نارنجیانە ئەگەر تەمەشاکەی ئەوانە لە ماوەیان لە تەنیشتێک وەک یەکێک دوورتر نییە لەوەی دیکە بۆ وێنە تەمەشایان کە بۆ وێنە ئەو هێڵە ئەوها لێرە نییە تۆ نێزیکبی 220 کەش لێرە بی ئەو دەکا هەڵێ دەبی هەمان مەودای هەبی ماوەی هەبی لە مابینی
لە مابینی ئەوە و ئەوە هێڵەکەی لای چەپی و هێڵەکە لای ڕاستی. ئەو ژمارانەش هەروە ئەو ژمارە 1600 کە دەبیتە 1800 200 زیاد بوو پاشان دەبیتە 2000 دیسان 200 زیاد بوو دەبیتە 2200 دیسان 200 زیاد بوو هەتا دێ هەر دەبی وەک یەک زیادەکە وەک یەکبی نابی لێرە بنووسم 2700 ئەوە دەکا هەڵەیە. ئەجێ ئێستا کە تەمەشایان دەکەین ئاوای هەندێک جار لەو هێڵە بچووک و گچکانەش ژمارە دەنووسرێ بەڵام لێرە جێگان نییە ژمارەکان بنووسم بەداخەوە لەبەرەوەی لەسەرەوەیان دادەنێم لە مابینی 1600 و 1800 چه هەیە 1700 هەیە لێرەی دادەنێم لە مابینی 1800 و 2000 1900 هەیە لێرەی دادەنێم لە مابینی 2000 و 2200 2100 هەیە لە مابینی 2200 و 2400 2300 هەیە لە مابین 2400 و 2600 2500 هەیە لە مابینی 2600 و 2800 2700 هەیە لە مابینی 2800 و 3000 2900 هەیە. ئەوە ئەو ژمارانەش لەوێن دەردانران لە زانتوانم ئەوەی یان ناتوانم دەتوانم ئەوە ئێستا ژمارەکان تەماشاکەین ئەوە ئەگەر ئێستا ژمارەکمان هەبێ ڕەنگە ئاسانترە داینێ لە چی داین ئەو ژمارەیەکە هەمانە بە خۆمان 1780 کیلۆمەتر درێژی ڕووباری دیجلە ئایا دەکەویتە چێندەر لێرەی دانین بە تۆزە گچکە تریشی کەینەوە تا جێی ببیتەوە ڕەنگەکەشی ئەو 1780 ئایا لە چی دانین لە مابینی 1600 و 1800 لە تەنیشت لای چەپی ئەو 1700ەیە واتە جێەکەی ئێرەیە بەڵام هەتا جێەکەی بەباشی دیارکەین یان دەبی خاڵەکی بەکاربین ئاوا بڵێن جێی لەسەر ئەو هێڵەی لێرەیە لە لای ڕاستی 1700ە چونکە بە 18 لەوی گەورەترە لە 700ەکە یان دەبی ئەوها هێڵ بە خاڵ جێی دیارکەین یان دەبی بە هێڵەکی ئاوا ڕەنگە چیتکە ئاوا جێەکەی دیارکەین ئەو 1780 لەوێدانێ بڵێن جێ ئێرەیە ئەو 2900 بە ئەو جارەی بەو خاڵی جێی دیارکەین ئەو هەر لێرەیە ئەوە لێرەیە جێەکەی 2900 لەو سەرەی دەنووسین لە سەرەوە دەڵێن جێەکەی ئێرەیە. ئێستا زانیمان یان دیتمان کە 2900 لە لای دەستی لە لای ڕاستی 1780 مادەم لەبەرەوەی لە لای ڕاستە کەواتە گەورەترە دەتوانین بنووسین ئەو کات بنووسین 2900 ئەوەی بینین بنووسین لێرە یان جارە چتکە بنووسین کۆپیکەین لێرەی دانین بڵێن 2900 گەورەترە لە 1780 ئاوها دەتوانی وەڵامەکەت ئاوها داینەی یان چ دەکەی یان دەڵێ 1780 بچووکترە ئەو بچووکترەی چ لێ دەکەین دەتوانم بیکەمە بچووکترە ئەوها دەڵێ بچووکتریان گچکەترە 1780 بچووکترە لە 2900 ئاوهای دەنووسی کەواتە ڕووباری فورات درێژترە یان ڕووباری دیجلە کورتترە بە هەوەسی خۆت لێرانە سربەستی لە چۆنیەتی وەڵامدانەوەی بمەرجەک وەڵامەکە ڕاستبی ئەوە بە شێوەی هێڵی ژمارەکان ئەوە بە شێوەی هێڵی ژمارەکان با بچینەوە بزانین گەیشتینە چێندەر لێرانە بەس دەمەوەی بڵێم کە 2900 کیلۆمەتر هەر کیلۆمەترەی 1000 مەترە 2900 کیلۆمەتر زۆر درێژ ڕووباری فرات درێژترە لە دەکاتە
چەند مەتر دەکات 2,900,000 مەتر ڕووباری فورات. بە بگەڕێنەوە لای پرسیارەکانمان. ئەگە لێرە تەمەشاکەین لەو کتێبەش چ نووسرا لە ئەنجامدا دەردەکەوێت کە ڕووباری فورات درێژترە لە ڕووباری دیجلە. پاشان ڕێگای دووەم هەیە، وا بزانم ڕێگای دووەم هەڵدەگرین بۆ وانەی داهاتوو. هەتا ئەو کات هەر بژیت.